ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. بەرنامەی ئەمڕۆکەمان بە بابەتێک دەست پێکەین لە نووسینی عەبدوڕەحمان ڕاشد لەژێر ناوی ئایا بەڕاستی ئەمە کۆتایی شەڕی غەزەیە؟ ئەم نووسراوەیە لەلایەن بەڕێز ئەحمەد ڕەسووڵەوە وەرگێڕراوەتە سەر زمانی کوردی. دەڵێت کە زیاتر لە 2 ملیۆن فەلەستینی چاوەڕێی هەڵاتنی خۆر و کۆتایی هاتنی ئەم شەوە درێژ و تاریکە دەکەن کە ترسناکترین شەوە لە مێژووی فەلەستیندا. لە بەرامبەر ئەم ساتە وەختە گرنگەدا کە ڕۆژی دووشەممە لە واشنگتۆن ڕاگەیەندرا کە لە پێشماندایە هیوایەکی نزیک و گیر و گرفتە دوورەکانن. دیاریترینی ئەم گرفتانە ڕازیبوونی حەماس و ئیسرائیلە بە کۆتایهێنانی شەڕ، یان خاوەخاو دەکەن بە دانوستانەکانی بۆ ئەوەی مەرجگەلێک بسەپێنن و دەرفەکە ببورن دەرفەتەکە لەبار برن. حەماس ئیتر هیچ هاوپەیمانیەکی نییە پشتی پێ ببەستێت. تەنانەت قەتەر و تورکیاش لەسەر ئەو پلانە ڕێککەوتون و پشتگیریان کردووە و لەگەڵ مسر بەشداری دانوستانەکان دەکەن. ئێران لە دۆخێکدا نەماوە کە پشتیوانی لە حەماس بکات، چونکە توانای شەڕی لە دەستداوە. نەتانیاهۆ ناوێرە تەحەدای ترامپ بکات کە دەتوانێت لە سەرۆکایەتی بخات لە ڕێگەی پەیوەندیەکانیەوە لەگەڵ کوتلەکەی نەتانیاهۆ خۆیەوە، تەنانەت ڕەنگە کۆتاییەکەی لە زیندانیش بێت. پێدەچێت کە حەماس چەکەکانی دابنێت و فەرماندە مەیدانیەکانی بەرەو جەزائیر یان تورکیا بڕۆن، بەڵام بەو دەست و بەرد و خێراییەش نییە. بەگشتی گەیشتن بە لێکتێگەشتنەکانی ئاگربەست هەروە ئاسان نییە، چونکە هەر لایەنێک بە لێکدانەوەکانی خۆیەوە پابەندە و مەرج و گەرەنتی زیاد دەکات. دەگوترێت ئەوانەی پلانی ئاگربەست و دووبارە ئیدارەدانی کەرتی غەزەیان داڕشتووە سوودیان لە ئەزموونەکانی پێشووی بۆستنە و تیمۆری خۆرهەڵات وەرگرتووە. یەکەم چاوەڕوان دەکرێت ناڕەزایەتیەکانی حەماس لەبارەی هاتنە ناوەوەی هێزەکانی ئیسرائیل بێت بۆ ئەو ناوچانەی کە پێشتر بەڕێوەی دەبردن، هەروەها ڕازی نەبێت تەنها بە وەرگرتنەوەی دیلەکان و پاشماوەی کوژراوەکان. دووهەمیش ناڕەزایەتی دەردەبڕێت لەوەی هیچ بەشداریەکی مەدەنی نەبێت لە ئیدارەی کەرتی غەزەدا، چونکە پلانەکە داوای ڕادەستکردنی دەسەڵاتی فەلەستین دەکات. خزمەتگوزاریە مەدەنیەکان، شارەوانیەکان، تەندروستی، پەروەردە، دەسەڵاتی دادوەری و ئاسایشی مەدەنیش. سێمیش چۆنیەتی ئەو بەڵێنانەی کە بە بزوتنەوەی حەماس دەدرێن ڕوون نییە، لەوانەش کە ئیسرائیل لە ساڵانی داهاتوودا ڕێدۆی هیچ ئەندامێکی حەماس ناکەوێت و پاکتاویان ناکات. ئەمەش ئەوەیە کە دەیان ساڵە ئیسرائیل کردوێتی. نەتانیاهۆش ناڕەزایەتی خۆی هەیە. ڕێککەوتنەکە ڕێگە لێ دەگرێت لە کۆنتڕۆڵی غەزە وەک بەڵێنی دابوو و ڕێگری لە ئاوەرەبوونی دانیشتوانی غەزە دەکات. تەنانەت ئەوانەی کە دەرچوونیان بە ئارەزووی خۆیان پێدراوە بەڕوونی و بەدقەتێک لە پلانەکەی تۆنی بلێر داهاتووە کە ئەگەر بڕیار بدەن و بگەڕێنەوە ئەوە دەست بەسەر مڵک و ماڵی ئەواندا ناگیردێت. جگەل لەوەش ئیسرائیل پێی وایە تەواو تەنگی بە حەماس هەڵچنیوە و نزیک بۆتەوە لە حەشارگە و تونێلگەکانی لە دوای دەستپێکردنی هێرشەوە بۆ سەر شاری غەزە و ئێستا دەبێت بوەستێت. ئیسرائیل لە بری ئەو بارمتە ئیسرائیلیانەی ماونەتەوە لەژێر دەستی حەماس چه زیندوو و چه مردوو نزیکەی 2000 فەلەستینی ئازاد دەکات. ئەمەش ئەو سەرکەوتنە نییە کە نەتانیاهۆ پلانی بۆ دانابوو و ڕەنگە بە خراپیش بەسەریدا بشکێتەوە. بۆیە هیوایەکی زۆر هەیە کە ئێمە شایدی کۆتایی شەڕەکە بین، تەنانەت بەبوونی جەمسەرە ڕەتکەرەوەکانیشدا چ لە بەرەی حەماس و چ لە بەرەی نەتانیاهۆشدا.